ئەگەر وێنایە کە هێزە بورژوا ناسیۆنالیستەکان لە ئاسۆی سەرکەوتن لە کوردستان ئەیدەن بەدەستەوە بێتە دی، ئەوە کرێکاران، هەژاران و بێبەشانی کۆمەلگا نەتەنیا سەهمێکیان تیایدا نابێت، بەڵکو ئەم جارە هێزە بورژوایەکان لە قەوارەی حکوومەتی کوردستانی فێدەراڵ و ئاڵای نەتەوەیی، ئەفسانەی نەتەوەیی و سرودی میلی وەک ئامرازێک بۆ فریودانی کرێکاران و خەڵکی هەژار و بێبەشی کۆمەلگا کەڵک وەردەگرن. ئەمجارە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بێبەشی کۆمەلگا دەبێت بۆ مەیهەنی خۆیان زیاتر کار بکەن، زۆرتر ماڵیات بدەن، کەمتر مەسرف بکەن و مانگرتن و خۆپێشاندان نەخەنە ڕێ. حکوومەتی فێدەراڵی کوردستان دەبێتە حکوومەتی کەمینەی کۆمەلگا بەسەر زۆری نەدا. حکوومەتێک دەبێت کە تەنیا بورژواکان، نوخمەکاری کۆمەلگا و سەرانی ئەحزابی بورژوایی دەتوانن پێگە کلیدیەکان تیایدا بەدەست بێنن. ئەگەر خەڵکی زۆر لێکراوی کوردستان نایانەوێت بەم چارە نووسە گرفتار بن، دەبێت لە ئێستاوە لە بیری بناغەڕێژی حاکمیەتی شۆڕژگێڕانەی خۆیاندا بن. کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی زۆر لێکراوی کوردستان دەبێت لە بیری دامەزراندنی دەوڵەتێکدا بن کە هەموو ژن و پیاوێکی کرێکاری سادە و هەموو زەحمەتکێشێکی نەخوێندەوار بتوانێت ئەهرۆمەکانی دەسەڵاتی بەدەستەوە بگرێەوە، ڕاستەوخۆ لە حیاتی سیاسی و بەڕێوەبردنی کۆمەلگادا دەور و نەخشیان هەبێت. بەرنامەی کۆمەڵە بۆ حاکمیەتی شۆڕژگێڕانە لە کوردستان دەیەوێت ئیمکان پەزیربوونی دامەزراندنی وەها حاکمیەتێک، واتە حاکمیەتی شۆڕایی، پیشانی خەڵک بدات و بیکاتە شعوری گشتی خەڵکی کوردستان تا لەوە بە کەمتر ببورن، تا لەوە کەمتر بە سەرکەوتن نەزانن و پێی ڕازی نەبن. بەرنامەی کۆمەڵە بۆ حاکمیەتی شۆڕژگێڕانە دەیەوێت بە خەڵک بڵێ کە ئەمری حاکمیەت لە کوردستانی ئازادکرا و مافی بێ ئەملاوەولای کرێکاران و خەڵکی زۆر لەکراوی کوردستانە و کۆمەڵە ئامادە نییە لەگەڵ هیچ حزب و گروپێک لەسەر دابەشکردنی دەسەڵات لە داهاتوودا وتوێژ و سازش بکات. بەرنامەی کۆمەڵە بۆ حاکمیەتی شۆڕژگێڕانە لە کوردستان دەیەوێت نیشانی بدات کە بە تێکشکاندنی بەساتی حاکمیەتی کۆماری ئیسلامی و ماشێنی سەرکوتی ئەو لە کوردستان، کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و هەژار و بێبەش کە زۆربەی کۆمەلگا پێکدێنن تیایدا دەتوانن دەسەڵات بەدەستەوە بگرن. دەیەوێت نیشانی بدات ئەم ساختارە شۆڕاییە ئیمکانی بەشداری و دەخاڵەتی بەرینترین جەماوەر لە ئەمری حاکمیەتدا فراهەم دەکات. لە حکوومەتی شۆڕاییدا سەرجەم ئەندامانی کۆمەلگا وەک بەشێک لە دەوڵەتن و لە سازمانی دەوڵەتیدا جێگایان هەیە. لە حاکمیەتی شۆڕژگێڕانەی پێکاتوو لە شۆڕاکان کە بەرنامەی کۆمەڵە جەختی لەسەر دەکاتەوە، خەڵک لە شۆڕا ناوچەیەکاندا خۆیان ڕێخستووە و دەسەڵاتی ڕاستەقینەیان بەدەستەوەی و هەر کاتێک بیانەوێت دەتوانن نوێنەرەکانیان بانگ بکەنەوە و وەلایەن بنێن و بەم شێوەیە هەموو تەشریفات و مەحدودیەتە بروکراتیکەکان لە هەڵبژاردن دەسەردرێنەوە. لەوێوە کە حکوومەتی شۆڕایی مافیای ئازادانەی لابردنی هەڵبژێردراوان لە هەموو کاتێکدا ئەداتە خەڵک تا کاتێکە میکانیزمە بەڕێوە بچێت تووشی گەندەڵی نایەت. لەم ڕێگایەوە گەندەڵی ئیداری کە نەخۆشیەکی چەند لایەنەی حکوومەتە بۆرژواییەکانە بەهۆیەوەی کە ڕێگایەک بۆ دەخاڵەتی ڕاستەوخۆی خەڵک لە بەڕێوەبردننی وڵاتدا تیاندا بەکردەوە دەرنایەت بۆ هەتایە دەچێتە لاوە. لە حکوومەتی شۆڕاییدا سەرجەم کاربەدەستانی ئیداری و سیاسی و قەزایی لەلایەن خەڵکەوە هەڵدەبژێردێن و هەر کاتێک زۆرینا ئیرادە بکات لە هەر کاتێکدا بێت دەکرێت لا ببرێت. بەرپرسان لە بەرزترین پلەکانی حکوومەتی شۆڕاییدا وەک خزمەتگوزاری خەڵک کار دەکەن و حقوقێکی بەرابەر لەگەڵ حقوقی کرێکارێکی شارەزا وەردەگرن. بەم جۆرە خەڵکێک کە لە نظامی شۆڕاییدا ڕێکدەخرێن خۆیان هەم قانون گوزارن و هەم بەڕێوەبەری قانون. ئەوەی لە بەرنامەی کۆمەڵەدا بۆ حاکمیەتی شۆڕژگێڕانە جەختی لەسەر دەکرێتەوە حاکمیەتێکی شۆڕاییە کە لە سەریەوە کۆنگرەی سەرتاسەری نوێنەرانی شۆڕاکان و لە نزمترین ئاستیشیدا شۆڕە ناوچەیەکانی شار و دیاتەکان بوونیان هەیە و لە ڕێگای سیستمی شۆڕاییەوە ڕاستەوخۆ وەک بەشێک لە دەوڵەت لە ئەمری حاکمیەتدا دەور و نەخشی چالاکانەیان هەیە و لە ڕێگای نوێنەرەکانیانەوە لە ئاستی جۆراوجۆردا کۆنگرەی ناحیەی، ئەیالەتی، ناوچەی و سەرتاسەری لە هەموو مەیدانەکانی چالاکی کۆمەڵایەتیدا دەخاڵەت دەکەن. هێزی چەکداری ناوچەی
لەژێر فەرماندەهی کۆنگرەی سەرتاسەری شۆڕاکاندا کاروباری پەیوەندیدار بە دیفاع لە دەستکەوتەکانی خەڵکی کوردستان لە بەرامبەر هێرشی دەوڵەتی ناوەندی ویان هەر هێزێکی تردا بێت واستۆ دەگرێت. ئەم هێزە مافی هیچ جۆرە دەخاڵەتێکی لە کاروباری نێوخۆیی کوردستاندا نابێت. کۆمەڵە لە ئێستاوە بەرنامەی سیاسی خۆی بۆ حاکمیەتی شۆڕای خەڵکی کوردستانی پێشکەش کردووە و هەوڵەداد لە کاتی خۆیدا بیخاتە بەردەم شۆڕای نوێنەرانی سەرتاسەری خەڵکی کوردستان بۆ پەسەندکردن و بە خێرایی بیخاتە بواری جێبەجێکردنەوە. سەرجەم ماف و ئازادیە سیاسی و کۆمەڵایەتیەکان، ماڵباتی ڕەفاهی و فەرهەنگی، ماف و داواکاری ژنان لە بواری یەکسانی تەواو لەگەڵ پیاوان، مافی منداڵان، چالاکی لە بواری پاراستنی ژینگەدا، لەگەڵ مەتنی قانونی کارێکی شۆڕژگێڕانەی ڕوونکراوە لە بەرنامەی لانیکەمی حزبی کۆمۆنیستی ئێراندا لە کوردستانی ئازادکراو دەخرێتە بواری کرداریەوە. لە کوردستانی ئازادکراودا مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستان بە واتای ئازادی جیابوونەوە لە ئێران و پێکێنانی دەوڵەتی سربەخۆ دابین دەکرێت و بارودۆخی پێویست بۆ کەڵک وەرگرتنی ئاگاهانە لەم مافە فراهەم دەکرێت. خەڵکی کوردستان دەتوانن بە دابینبوونی بەکردەوە یان ڕەسمی بارودۆخێک کە لەو بەرنمەیەدا گونجێنراوە لە چوارچێوەی ئێراندا بمێننەوە، یانیش دەوڵەتی سربەخۆی خۆیان پێک بێنن و لە ئێران جیا ببێتەوە. لە ڕوانگەی ئێمەوە ئەگەر بێت و خەڵکی کوردستان بڕیار بدات کە لە بارودۆخی بوونی حکوومەتێکی کرێکاری و یان شەرایەتێکی دیموکراتیک و شۆڕژگێڕانەدا لە ئێران لە چوارچێوەی ئێراندا بمێنێتەوە، بە هاتنە ئارای ئەم بارودۆخە و بەگرتنە پێشی سیاسەتێکی ئاگاهانەی ئاموزشی و فەرهەنگی هەموو جۆرە نایەکسانی و ناهاو ئاهەنگیەک لە نێوانەتەوە جۆراوجۆرەکان و لەوانە میلەتی کورد و غەیرە کووردا لە بین دەچێت و هویەتی ئینسانی کەسانی سربەنەتەوە جۆراوجۆرەکان و ڕێگای ئاوێتەکردنیان وەک کۆمەڵێک ئینسانی ئازاد و بەرابەر خۆش دەکرێت. ئاوا کۆمەڵگایەک لەگەڵ دیاردەی ستەمی نەتەوایەتیش بێگانە دەبێت.